بەناوی خوای گەورە و میهرەبان بیرەرانی عەزیز، سڵاوتان لەبێ و بانیتان باش. خۆشحاڵم ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنی عەتا لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ. بەڵێ سڵاوی خواتان لێبێ و ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان هەر باش بێت، تەندروست و سەلامەت و کامەران بن. کۆمەڵێک بڕگە و بابەتمان ئەم ڕۆژ لە پەیامی ڕۆژەوە بۆ ئامادە کردوون کە تەوەری یەکەم و بابەتی یەکەممان باس لە چۆنێتی ڕێکخستنی ئامێرەکانی پەیوەندی دەکەین لە ناو خێزاندا. ئایا سوودەکانی ئەمە چییە؟ ئەم ئامێرانە چییە؟ زیانەکانی چین؟ چۆن بتوانین بە شێوەیەکی ڕێکخراو بەکاری بهێنین و ئایا ئەمە بۆتە هۆی ئاسانکاری بۆ ژیانمان یاخود بە پێچەوانەوە کاریگەری سلبی هەبووە؟ بەڵێ لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە باس لە جۆرێک لە هونەر دەکەین، ئەویش هونەری خەتخۆشی یاخود نووسینی بە شێوازی خەتی خۆش کە ئەمە لە دێرین زمانەوە لەگەڵ دەرکەوتنی ئامێرەکان یاخود کەرەستەکانی نووسین و وەروەها پێنووس و لێنووس و ئەو ئاغەز و قەڵەمێکی ئێستاکێ من بەکاری دەهێنین یەکێک بۆ لە گرنگترین کارەکان بۆ نووسینەوە. با بزانین هونەرەکانی خەتخۆشی، مێژووی خەتخۆشی وهروەها ڕۆڵی کاتبان و خەتخۆشەکان لە نووسینەوەی ئەم مێژووی کە ئێستاکە ئێمە باسی دەکەین لە ڕابردوو ئەو هەموو مەخطوطات و کتێب و یاداشت و بەڵگەنامانەی کەوا نووسراونەتەوە هەمووشی بە خەتێکی خۆش نووسراوەتەوە. خەتەکان چین، چۆن سوود لەم خەتانە وەرگیراوە، یەکێکە بێت لەو تەوەرانەی کە ئەمانەوێ گفتوگۆی لەبارەوە بکەین. بەڵێ زیزان ئێستاش دەچین لە لای گۆڕانکاریەکانی کەشوهەوا بابەکەەوە بینەری. بەڵێ خۆشەویستان، وەک ئەوەی کا پێشکەمێک ئاماژەمان پێدا، تەوەریەکەممان باسکردنە لە چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لەگەڵ لە نێو ماڵەکاندا کە بەشێک لە ژیانمان بۆتە بەشێک لە ژیانمان و ڕنگدانەوەیکی زۆری هەیەوە کاریگەری دەخاتە سەرمان. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئومێد سامی ڕێکانی شارەزا لە گەشەپێدانی مرۆی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت، بە سڵاوت لەبێت. زۆر سپاس، ئەس گەڵێک خۆشحاڵم ئەڤریکات گەل هەوادەوە. سپاس و ڕێز سڵاو بووە. زۆر باشە، ئێمە ئامێرەکانی پەیوەندی ڕۆژانە بەکاردەهێنین بۆتە بەشێک لە ژیانی ئێمە. من دەتوانم لە ڕێم ئامێرەوە لەگەڵ دوورترین کەسم کە لە دەرەوەیە لە دوورترین شوێنی جیهانە پەیوەندی بکەم، دەتوانم زۆرترین سەرچاوی زانیاری بەدەست بهێنم، دەتوانم ڕۆڵێکی گرنگی هەبێ کاروبارەکانی ژیانم بۆ ئاسانکە. بەڵام ڕەنگە هەر ئەم ئامێرانە ببێتە هۆی سلبی و یعنی بە شێوەیەکی سلبیانە ڕنگدانەوەی هەبێ لە ژیانی مندا. مەفهومی پرسیارەکە لێرەدا ئایا جەوهەری پرسیارەکە لەوەدایە کە ئایا ئامێرەکانی ڕێخستن چی دەگرێتەوە و چۆن بتوانین سوودی لێ وەرگرین. دەنگ قەتع بوو. بەڵێ مامۆستا ئومێد، زۆر جار ئامێرەکانی پەیوەندیکردن ئەگەر ڕێخستنێکیان بۆ نەکرێ، ئەگەر بێت و بە شێوازێکی باش بەکار نەهێنرێن لە نێوان خێزانەکان تووشی کێشە و گرفت دەبێت. چۆن ئێمە بتوانین ئامێرەکانی پەیوەندیکردن لە نێوان خێزانەکانمانان ڕێک بخەین؟ بەڵێ،
افروکه دا جهان نوکه دا موبایلان کو سوشیال میدیان کو هر تشتکم بجن میدیا دیجیتالی با بشک جهانامه ایدی ام نشین جپرابی و نبتنی ام خوشی گلک جارا وقت دیکو باب یانجی خوشکو براج مال داب کارتینن زاروکن بچیک حس کن وکی وانا جیب کن یانجی وکی وانا و پلتفرم تنب کار بین اوج وکی چانه کرک امشین بو مبستن تاوانه که جیب کار بین و همچنین که وقت خارن چک کردن روزانه مال داب کار بینین دو فایده جتی نیدن یه باش و خراب اف سوشال میدیا هنج اف موبایل تنج اف نوکه کو جهان پیداگیر کرد یا هم نشنج براوین بو باشک جهانامه و پتیوی همچنین ویچ دهنه بچه سانسور بکنش جهه که بود نمونه اگر مال دایا اگر زارو کد بچی که اف پلتفرم تنیت فیسبوک اینستاگرام اسنپ چات او تایبت مندیات دهه که تو بشه وان پست تنی ابته ندیتن سانسور بکن کو دستی شام که بس اف پسته بهنه دیتن تایبش بو بچی کن اف بچی که تنه بلا دیکو باب همی باش بزانن اگر او نشن زارو که خب پرورده بکنن که درستایی پرورده نکن بو وان دیجیتال میدیا او سوشال میدیا یالویری و او دیوی که خوانه پرورده کتن جبر هنده گلک یا گرن که دیکو باب هاش زارو کن خواهر بید که چت کن و چپ کارتین وان پلتفرم آده و طبیعی اگر زارو که موبایل حلنا حس کرد بچه سناپی بکار بینیتن یا حس کرد بچه اینستاگرامی بکار بینیتن اوانه جیم لانی خوی خرابیه چون که کمپانی اوید وید دتاوی زاروکی نه زاروک نزاین بچه توی بگرید او چه وید ویدن و بالاف زاروکی هنجی اما تمنید بچیک داده میوه پلتفرم کارتینن روزانه بونمون او جلو برگت کد ام بیشی پلتفرم که اینستاگرامی دا بو مروجانه بو مستایلاتی نیتیان جنده کس خوده دان دک حرکاتت بیت نه جام بکن آکم چیم بشیم کولان کنی تامساریه که دا بکتن روزانه افزارو که هنید بیتن او دبوی بیت پرورده و اف کسانه تنجوید و سوشال میدیای دا کشته که نه جان کن خلق جیش بر غریبیان جانیوانا ویوتوانا زدد بن زارو که ده هزر کتن که اف کسی هنید دبو بیت کسی که قدوه دبینیتن ایدی اوش حس کتوه که یو بکتن و چه تایبت مندید خو جیان خود تایبت به طرحه که اوا هنی گلک ها گرن که دیگه باب ویچتی برجا فرگیرن و ویچتی سانسور بکن اگر نه او سوشال میدیا لویر او دوی که خوب پرورده کرد زۆر باشە دەوترێت ئەم ئامێرانە دوورترین کەسی لێ نزیک کردینەوە و نزیکترین کەسیشی لێ دوورخستینەوە جا ئێمە ئەمڕۆ باسی ئەم ئامێرانە دەکەین لە نێو ماڵەکاندا باشە ئەو زەرەر و زیانانە چین بە تایبەتی کە ئیتر لە سەر هەموو تاکەکانی ناو خێزان نەک تەنها مناڵ زۆر جاروای لێ هاتووە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیش نەماوە ینی تۆ ئامادەی تەلەفۆنێ بکەی بەڵام ئامادەدەنی سەردانی کەسێک بکەیت و بەسەری بکەیتەوە بله اكيد تاثيرات كوميونيكيشن کو پیوندیت روزانه دا گلک یا کری اگر تو سعی کنم موبایل هر یکش ما موبایلان بیت یعنی تا بیتن د سعی برما روزانه پتری 3 ساعت اف سوشال میدیا کارینا 3 ساعت کارینا و سوشال میدیا جی مش جواکی دیرته خود مش معلومات دیرته خود مش خونید ما دیرته خود آن کو ارکت ما روزانه تا پدویا بکین پدویا خو فیر بکین دبینی سه دم جمیرت ما روزانه چون و سوشال میدیا و ماهاش خونینه بلا خالا گرنگ و پلتفرما دا اینو که همین کمپانی سرهند شل کن دمه تو چیته دا اگر هر خلق ملاحظه بکتن دبینی تو پست اگه چه پسته دی او تهاش خونین یعنی خوی بود چطوری نیتن یه بکتو به معجب بی او به بچی خاره و ویری که اول نخونه هر کسی که اول نه او جیانه و باهاتی هل بجارتن خوش جیانه خو حقیقی دیر تختن و دبینی دیماهی که و هر روزانه 3 ساعت روزانه 2 ساعت کو تایم امروی بچتن وقت امروی روزانه بچتن بیتن ساله که دا ببینه چند روز یا چند حیف اوجش تمن امروی درست کوجیتن کو ام پیاتی نویجیانه و پیدیم خوشش ویجیانه بین و پیوندیت خود کمالاتی دا خوفیر کرنه دا هر چیزی دا زۆر باشە سەید ئەومێت گرفتێکی تر کە لە نێو خێزان بەهۆی ئامێرەکانی پەیوەندیکردن دروست دەبێت زۆر جار ئامێرەکان ئینتەرنێتیان لەسرە و یەکەی پێویستیان تێدایە مناڵێکی بچکۆلانە نازانێ تەلەفۆن بۆ خەڵک دەکا یاخود زۆر جا وێنەی نێو ماڵەکە دەکرێ و دەینێرێ بۆ ئەو لیستی کۆنێکتەکانی نێو ئامێرەکە ئەمەش گرفت دروست دەبێت چۆن ئەمە ڕێک بخەین ئەمە بۆ تۆ هۆی کێشەی چی چەند کێشەی وا هەیە لە کوردستان سەرچاوە و هۆکارەکانی ئەم کێشە بۆ چی تر سەر دەکێشەیە
بله اگر از گلک دیر نچم یعنی کرخالت من گلک بچین گلک جرد بینی تاثیر بنفرد کن یعنی افکت یانورانی دونستر چوبت خو و لقطات کنشتیوان کسی که سوشال میدیا دب کاری بنفرد کن اکید اول بومن تاتی پانو که چند دی احتمال بونده که دیجی تنارتی لویره هر دیوایس که هر آمیره که کارینانه شیتن بیت سانسور کردن که بی دیکو بابان کس نچه چیت سوشال میدیا دان کم نچه و پلتفرما دان کس ناپ اینستاگرام و فیسبوک هم بدی و دیکو باب پاسورد سر موبایل توانه های بیت اوش بلی موبایل اگه پاسورد بونو من زارگ زانیجی بلا هر اپلیکیشن که او تایبت مندیات ده های کوشیتن پاسورد که یانجی که فیس آیدی که کوب نافچا بتونه دیکو بابا ود بیتن بود داخل کن دمی او کارتی نجی اگر گرک ادمان های و بید کاری بینن بدی و دیکو بابا حاجی های بیتن کاچب کارتینن یانجی او پیجن کو کریتن الدفخو بلوک کتن آنج نهیلیتن کو زارکت ویج نبینن زۆر باشە چۆن بتوانین کە ئەمە کاریگەری نەکاتە سەر ژیانی ڕۆژانەمانواتە ئێمە ئێستا ئەوە پێوەست بووین بۆ ئامێرانەوە ناتوانین ڕۆژێکە لێی جابینەوە ئەوە تا بە تایبەت ئەو کاتێک کە لە کۆڕۆناکەدا بوو دایک و باوکان مەجبور بوون لەبەر خوێندنی ئۆنلاین ئەمە بێنن بۆ مناڵەکانیان یاخود دایک و باوک خەریکی ئیشێکە کە ئیشەکەی بەو ئامێرانە دەڕوا بەڕێوە چۆن وا بکەین ئەمانە تەئسیری کەم بێتەوە لەسەرمان بە شێوازێکی باشتر بەکاری بێنین بله گلک یا باشه جدولک بیتا دانم بنمونه اگر خط اینترنت عادی المالده های بلا بیشن بنمونه ساعت 11 شبه و ایدی اینترنت نامیت آنکو اینترنت دیتا بمانده زارو که ایدی نشم کار بینن افریقا سنا هنی گلک ها گرنگه بیتا کرد مال دا آنجی چند دقیقه یا چند ساعت دستیشان کری بین دانم بوان زارو که گوان پلتفرما کار بینن اگر یه بچی که بلا وقت بکارتی نیتل دل بیتن یا آگه جه بیت کاشت کردن بس وان ساعت تحدید کردی دا نگهی تا وقت 11 و 12 چون که اف آمیره تنه وقت راهی و گهی تا سر چوبت مروی بابت که یه پتر نوشداریه نه لیتن خواه مروی بدرستایی بیتن میش که مروی شول کردن گلوان ویدیوان وان پوستان گلک یا گرنگه بری نوستنه ساعت و نیوا 2 ساعت اف آمیرش زارو کن بینه دیره خستن حتی مازم خوشی پیته ویا خوشدی بخیم بری نوستنا خو تایم که بخوجی بداین اگر نه ده هر دیفراچین و مواجهش خونی نه سیدا امید یعنی اما پرسیارێکە زۆر جار لەو کەسانە لەو خێزانانە دەپرسین منداڵەکەت خوار 18 ساڵە زارۆکێکی بچکۆلانەیە یعنی هێشتا لە 13 و 14 بەگشتی مناڵ پێش 18 ساڵ لە قوتابخانە لە خوێندنگە ئەوەندە پەیوەندیە کۆمەڵایەتەکانی زۆرن پێویستی بە ئامێری پەیوەندیکردن هەبێ و تەلەفۆن و سیمکارتیشی تێدا بێت چونکە زۆر جا گرفتەکە تەنها لە بوونی تابلێتێک ئایپادێک لاپتۆپێک نییە ئینتەرنێتیشی بەسەر بێت یعنی مۆبایلێک بە سیمکارتەوە پێیەتی یان نەخێرژیان وای گۆڕانکاری بەسەردا هاتوو پێویستە هەبێت یان نە پێویست ناکە ینی ئەمە تۆزێک تێکەڵیەک وهروەها وای کردووە خەڵکیش نەزانێ کامە ڕێگە ڕاستەکەیە کامە پێویستە کامە پێویست نییە ابخول ولاته مدان که همشین بجین نبتن العراق بخول همی شرق الاوسط حکومت وانشتارات بیتن یعنی اف کمپانیته که الوی ولاتی بانه نتلا کسی که بن 18 سالیه ده یعنی تایبتی لسوشیال میدیا بشته بن 13 سالیه ده نوچه بیت کار بینید بوان کسی تنه چینل بو باز وری مخابنی و دسر نوی که دی وکتن یعنی دسیم کارتی نوی که دی کریتن پیتویه اف کمپانیته یه پیوندیان و هر واسه پلتفرمتن وصاب بهن رقصتن که دی کسی که بن 18 ساله دا ویچ تیپ کار نینیتن دل دفمن نه دفمن او افاوزایی که اما هر کسی که بیت شب کار بی نبتنه بن 13 ساله بلکه از بینم دکا 4 ساله و بچیکتر جین گل جارا یه وان چتاب کار دینیت و تواصل بانا وکیری هستن گل هر ایک باون فیسبوک داینه و اینستاگرام داینه نبتنه یوتیوب اگر یوتیوب چهار سری بیت برونه ما یوتیوب کیت هی تایبت ابو بچی کنه چه دی بود در نکن بچه زارو کن بود در کم بس دفمه آسانی نه اما هر چشمه دسته هر کسی که داد دانه اوجی کارسات نبتنه چه خراب بلکه کارسات خواه کاتا ئامێرانەی پەیوەندی کردن ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندایە نوێگەری و تازەگەری بووێتە پێشەوە ئەپلیکیشنی زیاتر دروست دەبێت لەم بوارانەدا ئێمە چۆن بتوانین کە ئەم شتانە با شێوەیەکی دروست بەکار بهێنین یعنی کاریگەری
ئەو کاریگەریە سلبیە نەخاتە سەرمان. بله اكيد يعني اس ما تشتاق قلت انكو بتماماتين يا خرابات شت باجي تدا جالك شت فيديو تفربون تدا در كمياجي زارو كا خو هم مازج جالك شت جفير بيناجيك بيتن افريكا سوشيال ميديا سرچاوي كي سركي نوچان اجي كامشن روزانه كاتشت بيتن دورو برت من شو زانين جالك يا گرنگه بونو من اگر اسوان کسا فولو نکم یا جز که وان کسا لایک نکم او کسین کو علاقه بحياتهم بنا راستيش جلاي جرى خاطر خلقي بخونه يعني متابعه هر چه کن و او چه هنی بیتن هر گرینگی بجانا ونین يعني بالاخره هر کسی که کو افریکت و پلتفرم دا بجانا خوب میجیره یا روزانه از تو بونمونه وقت خوب پیوند بن و تماشای وانات کن و ابخو علاقت هیچ بجانا ونینه بدیه اگر بونمونه از بجم اینستاگرام بدی او تش مفولو کردن او چه تایبتمند اوت کو از استفاده جید بین اگر فیربونه اگر معلومات یا نوچنه لنزده داره لمخابن امریکا گله کاری به سوشال میدیا تنکرن تایبت وانوالاتان اوت کو روشن بیری سر به سوشال میدیا گله هرمی کردستان دائما توانی وانا لقل او پیشکەوتنانەیە ڕێ بکەین یا ئەو تا کاریگەرە سلبیەکەی ڕەنگی داوەتەوە لە ژیانی هاوڵاتیانی ئێمەدا بەتایبەت. بل ابخو هره هاي يعني رنگ ودانت سلبيجت هبوي و ابخو باجيت هبوي يعني پیوندی گله کاپسان های کفتی ام زين چل جهان چل بیتن ویدیو فیربونه تداهی بس اف کسی که خور نرگی خیتن بیتن بود سوشال میدیا که جاب زحمت بیشتر مالایی دا بیشتر من حساب کار بینه چون که کمپانی خوش حس کردن یوزر تو آن کاری نره تو بنا گلک بس اگر کسی که ما گویی اگر واسه ساعت بخونه دانید وی جدول هنی بخونه دانیدن کمپانی نشتن وی رای گرید راستی. زۆر باشە سەیدا سامی بابەتێکی تر هەیە کە ئێمە ڕەنگە بتوانین کۆنتترۆلی ئامێرەکانمان بکەین مناڵەکانمان ئەوەی نەدەینێ یاخود جدولی بۆ دانێن کۆمەڵێک بابەتی تر بەڵام پرسیارەکەمەیە سەیری چی بکەن لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان مێدیاکان ڕێکخراوەکان مامۆستایانی گەشەپێدانی مرۆیی چالاکەوانان ئەو چالاکی و بابەتانەی دەیخەنە سۆسیال میدیا لە کۆتایە ئەگەر هەر مناڵێک زارۆک لاوێک جوانێک لە ئامریکەیەوە سەیری چی بکە ئەگەر لە کوردستان کۆمەڵێک چەناڵی سەرکەوتووی پەروەردەیی نەبێت مەجبور دەچێت سەیری شتێکی تری زمانێکی تری بێگانە دەکا تەنها دیمەنەکان دەبینێ لە زمانەکە تێناگا ڕەنگە هەڵە بابەتەکە وەربگرێ یاخود بابەتی باش وەرنەگرێ ئێمە چەند فراخمان هەیە لە سۆسیال میدیا لە بوونی زانیاری و سەرچاوەی دروست و پێویست یاخود پێچەوانەکەی ڕاستەوپڕێتی لە شتی بێسەرچاوە و خراپ گلک بسیار که جناب رازی نانی مشکل سرکیه و بالضبط ما خوشی نانی اگه ساکن جواکی خوش بر و بطالیا چه بود نو کمال گیمه دا و قیران آبوری و زدبون و بطالی نو گنجا و تمن تو بندای چه لحاظی هر کسی که نفس پورش حس که سوشال میدیا دا و ویدیو خود چه کرد و بلاف بکرد اف کسی تنیجی اوت که شارزان زیبزی خونا دنه راستی بر پرسیارتی وان کسان پسپورن بچن دویردان بابت باش پیشکش کن خلق خوش دی پانا ویتا گیردن لیم کمال گیمه دا مخابنی ون یعنی افتشتنینه اما هر کسی که بیتن وقتا که فراخه بیتن و دی ویدیو اگه خود چه که بلا چند نا جان بیت یا چند نا به کوالت یا چند بابت که نه سرانش را کش بیده بالاف کرد اوچته هر نه باش چه اف خلقی دجی یوانات بینیتن قدوه چته گلک نه باش اوه دچن او جوی کی وانات یعنی او جماروان کسی تنی اوید که هیچ فایده که نگه نخالکی که هیچ معلوماتی که نش خالک نش جفیر ببیت یا بکرد تنی وقت بوران نه گلکت مشابه تدا. اول ارکی کست ارکی وامستان بتایبت ارکی کست گشه بدانم رویه یا گلک ها گرنگی ارکی را گهاند کار ارکی ندنه وان کسا دوریجی ندنه وان کسا که چه پلان نینن یا جی چه بابت اکنینه موضوع اکنینه بدن خالکی بلند بکن یا جی که دوری بدن وانا. باشە مامۆستا زۆر جار لەم پەیوەندیکردانە کۆمەڵێک لە سۆشیال میدیا بە تایبەتی کە ئێستا بۆتە گرفتێکی زۆر گەورە بۆمان لە هەموو لایەنەکانی ژیاندا جنێودان قسەی ناشرین و زۆر جار ینی ڤیدیۆ و وێنە و ناوەڕۆکی زۆر بێپەیام و بێ ئەرزشکەی تر تەنها بۆ زۆرکردنی ڤیو و لایک و کۆمنت ئەمانە دادەنرێ یعنی ئەمانە زۆر جار دەچنە ها ینی لە سنووری ئێمەدا نامێن ناتوانین دەستیان بەسەردا بگرین ئەوەندە کاریگەری زۆر بووە. اقول همی تنه هکل والاتت من نبیتن اگر تو
برای خب دولت که وکو امریکا یا بریتانیا اوان سوشال میدیا یا سایند خویت هر کسی که خبران بهشتیان جنو بدد اکثر اکانتوی نامینید یعنی ده اینزارک بوشتیان او ویدیویی به خبر گوت یا جنو پیدا این هتاجی برن لیل دست پی که ام ملاحظه بک این والات ما اف کسن جنو دان دست پی که گلک کیم بون یعنی خلق جی چیاب چی تو اب کردن بس وانت کرد وقتی اول بردام بوین و چه سزا بون هاتی دان اوش ویتوانا زده بود خلقی جی نگو برای خدا هندی فایده جید بینه برای خدا نکو اول حتی چرا ده نزانه هم حتی چرا ده اکو بشه شرم خود بد و پلتفرم دا خلقی جی ایدی وقت کردن یعنی اگه خود ام گله جرا ملاحظات که کسی تراوشن بیر یه میوانی جه کی بیت یاخونه که جدا خود در تخت بس دا ویتوی زده بنا خلقی بیشتر اوی چی گفت مقابل یعنی همه اویدی وقت دست پکی در کفتی و اویدی دیفون وارد بتیوی افریقا بهت گهرین هدی کسی تایبتمن کسی پاسپورت بچنه دا سوشال میدیا قوت بیشتر بهت محتاجین کسی پاسپورت بین مدلیو بونا وکیه ما بزنس بونا وکیه کو ورد بشن عمد پاراج دینا ویدیو تو انا بتنه بین بجدار متداوی که میدیا که خوجا کساتی بیت یا رک خرابی تو حتی دیمایی که سیدا امید کواتا ما گرفتمان لە یاسای بەکارهێنانی سوسیال میدیا هەمە یەک بەس من دەمەوە بپرسم چۆن هاوکاریش ماماژەی پێکە زۆر جار کۆمەڵێک ڤیدیۆ زۆر بێمانان دوورن لە کللتور و پەروەردەی کوردیەوە یان هەر ڕابواردنە بە هاوڕێ و کەسوکار و چوزانە مقەدەساتی تەنانەت ئەم نیشتیمانە زۆرترین ڕێژەی بینین و لایک و کۆمنتی بۆ دەڕوا کەواتە گرفتێکیش دیسانەوە لێرە لە سێکتەری پەروەردە نیە ئیدی ئەو کاتی ئەوە نەهاتووە چۆن ئەو هەموو گۆڕانکاریەی هاتووەتە نێوژیانەوە دەبێت لە وەزارەت لە سیستەمی پەروەردە لە قوتابخانەکان وانەی پەروەردەی ئەلکترۆنی پەروەردەی سوسیال میدیا پەروەردەی پەیوەندیکردن هەبێت بۆ ئەوەی ڕەنگە مناڵێک ئەوە نەزانێت ئەوە لای سەرنجڕاکێشە وا بزانێت ئەمە هەر سیرکردنی یاسایە بەڵام بێخەبەر لەوەی هەم بەم سیرکردنە دەبێتە هۆکارێک بۆ بەردەوامبوونی ئەو کەسانەی کەواشتی ناباش و ناتەندروست و بێکەڵک بڵاو دەکەنەوە. بله اكيد يعني اگرم ساکنی اما سکتر می پرورده گله گفته پش گوه و مخابنی و يعني گله مخابنی و دمی قطابخانه نشتن و فراغ پر بکتن او قطابی محتاجه یعنی دمی روزانه وقت نشت پر بکتن او قطابی هنی آنجا زارو که نمیگن جهنم مجبوره برای خطابان چطور خصوصا که ترک کدی کو خوشک جبینید یا دیدنه که یا فربونه که جبینید اگر اچته هنت قطابخانه در روزانه به حال بکردن روشن بیرکت ده با اكيد افشته چنت بو و اگم صح کینه اف جماره هنیا وانت تنه جنو دانو اف کسن بشول هاتینه با پلتفرم دال ولاتن بیانی نینن چون که اف پرورده هنیا شیای و فی فراغ تجیکت و اوانا خلکی اونها هن دمنی نبشته سوشال میدیا ده خود تامسار بکت یا جنو بده ده خلکی برای خوب دته و جوای کوزی و سزاد دتن یعنی دف جوای که وقت وان کسات بینن نه لایک کن نه کومنت کن و پشگاه بطاوه وجه افج رجحانه دویری زیده نابیدن للولات وجه بر بطالیه و فراغ بون سکتر پرورده دا و نبون یا سایه که اف کسی تنه بین اسزادان چون که اگه از خبر را بجم یا از برابر سر و چاویده که بجم یا سوشیال میدیا ده هر خبره هر دویت یاسا بو هبیتن فیسبوک یا سایت دانایی همین پلتفرم ها یا سایت خود دانایی که خبر چیت آنجنه و دانیاجیک ایهانه کردن پیروزی کسی که دی نابیتن ل مخابنی و الویر سانسور سرنینه و کمپانیش الویر ناشدینی چون که محتاجی نخرک گلک کارتین و استفاده اوت کن زۆر جار دایک و باوکان گلەی ئەوە دەکەن کە ناتوانن ئەمە سانسۆر بکەن و یعنی تر سنوورێک بۆ ئەمە دانن بە بیانی ئەوەی کە تر هەموو منداڵێک ئەم ئامێرانی پێ و هەموو کەسێ بەکاری دەهێنێت تۆش ئەبێ بییتێ زۆر جار ئەوەش ڕووی داوە کە دایک و باوک موبایل یا بە مناڵەکەی یعنی ڤیدیۆی تایبەتی بڵاو کردوتەوە ڤۆیسی ناردوویان هەنێشتی تایبەت کە نابێت یاخود جوانیە ئەو لەو کاتەدا لایفی کردوتەوە ئەمانە زۆر کێشەی ناوەتەوە یعنی هۆکار چییە یعنی دایک و باوکان هەر بەجددی ناتوان سنوور بۆ ئەمە دانێنەوە تا خەتەی خۆمانە ابخو خطا یه چیزی که خطا دایک و بابا چون که وقتی از اکانت اگیانجی که پیج که بنابه خود چه از دم بچی که اگه تا اون زونه چتی لایک کرده چتی بالاف کرده ناو من مخابنی وجه یعنی مبخوشی گله کسی ت حوالن گلم دا آزان بچی که تو آن نبکارتین زارو که تو آن یعنی اصلی ناگرن بس کسی که هی ده بینی ده بویا نخوش بدن یعنی بالاف که نوان ویدیو و کامنتا اول سر دیگه بابات میدین اول پلتفرم ندارن دست دارو کن و پلتفرم جواز دین یعنی بگاه فیسبوک که اگر اینستاگرام نید بچی کنه
آنسناپا نه بچیکار بس شدن یوتیوب بدات یوتیوب جی همه تشتت کو او بزاروکه محتاجه یوتیوب ده هی حوجانا که بچید پلتفرم دیب کار بین اول سردای که بابات مینیتن اوان پلتفرم تنجی بونا دستیشان بکن کازاروکی وی کیش که کار بینیتن کەواتە زۆر باشە سەیدا ئەومێت کاتمان زۆر نەماوە پێم خۆشە لەو دەرفەتەکەمەی ماوە گەر پامێکی تایبەتی خۆت هەبێت ڕێنمایەک بۆ دایکان و باوکان داوایەک لەلایەنە پەیوەندیدارەکان هەستکردن بە خەمی ئەم گرفت و کێشە گەورەیە کە ڕەنگە ئێمە پێمان وابێ ئیهمالکردنی سۆسیال میدیا و هەر ئاوا بەردەوام بێ گرفت دروست نەکا بەڵام دەبینین ڕۆژانە تەسیرێکی زۆر خراپی لە نێو کۆمەڵگا و چۆن بتوانین هۆشداری بدەین یعنی بە هاوڵاتیان تاوەکو بە سوود بەکاری بهێنن بەلایەنێکی ئیجابی از خالقا گرک گرنگ بێژم کۆم خەڵکی me و me بخۆشی هاشخۆنی نەتێدا ev kesê tenê evet vê platformê da rojane em bînin û ev stylê tenê û ev nav em mirovê tenê bêyî ku em hez pê bikein bû me yê bine qudwe û bêyî ku em hez pê bikein em û zarokên me jî heta stylê cilkan yani eke em sehkene xelkê me teqlîdewan stylê cilkan ket evet Instagramî de heye heger em xwe kontrol nekein ev platformê tenê de bû me exlaqî çêken dû me rewiştî çêken û ev rewiştê henê jî wekî wad ve dû me çêken و اف جواکه روز بروجت بیت نوکه دیار نکرد بس تو مستقبلی داده بیت کارسات اگه تو برای خودت اینستاگرامی دا اف جیان و اف گرنجین و اف جتن جوان تراسی دا وصانه نینن هایوی جاره گیلاش در رستوران دا گیده 10 تصیرال ویره گیده بالاف کرد خلکی دجی زارو که همی پیروزیت خودت در رخه که همی خونت خودت در رخه که بس در روز کی وکی ویله بت و اف خوشی راستی چه راستی بونینه بیت ویت دایکو باب اگر وی سوشیال میدیا یا وان آمیرین الکترونی رک نخن و زارکی خوب پرورده نکن او سوشیال میدیا لویره دوکی خوب پرورده کد و اکید پرورده که خرابه زۆر باشە زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی زۆر بەڕێز ئومێد سامی ڕێکاری سپاس بۆ ئامادەبوونت زۆر جار هیوادارین تر لەم بابەتە گرنگەی کە باسمان کرد هیوادارین هاوڵاتیان هۆشیاری ئەوە وەربگرن کە ئیتر بتوانین بلایەنێکی ئیجابیە ئێمە بەکاری بهێنین و هەموو کاتێ ئەم ئامێرانە نەدێنێ بە بێ بەرنام و بەبێ ڕێکخستنێکی تەواو ئەم ئامێرانە بەکاربێنین و زیانێکی زۆر بە ژیانمان بگەێنێت بەڵایزان دەچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوامە بین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان دەچینە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە. ئیدریس سڵاو لێبێت نوێترین زانیاریەکان لای تۆ چییە؟ سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. من ئێستا لە بەردەم لەسەر شەقامی هەولێر مووسڵم، شەقامی سەرەکی هەولێر مووسڵ لەلایەن خاوەن حلوەکانی شاری هەولێرەوە ئەم شەقامە داخراوە بەهۆی ئەوەی بەنیازن ئەم حلوەی شاری هەولێر بدەن بە کەرتی تایبەت یاخود ئەو حلوەیە لێرە بگوازنەوە بۆ شوێنێکی تر، هەرچەندە گرێ بەس لە نێوانی وەزارەتی شارەوانی و ئەو خاوەنی ئەو حلوانە بە تاگلایانانە حکوومەتی هەرێم بەتەمایە بیگوازێتەوە یاخود بیدات بە کەرتی تایبەت. شەقامی هەولێر مووسڵ شەقامێکی سەرەکیە بە تایبەت بۆ مووسڵ بۆ ناوڕاست و خواروی عێراق و بۆ هەولێر کەوا شەقامێکە زیاتر ئەو کەسانێکەوە بازرگانی دەکەن بەو شەقامەدا بێرەدا هاتوچۆ دەکەن و لە ئێستاشدا ڕێگاکە گیراوە چەند جارێکیش گرژی و ئاڵۆزی دروست بووە لە نێوانی هەم شۆفێران هەمیش هاوڵاتیان یاخود بڵێم ئەو خاوەنی حلوانەیەکەوە لێرە کاسبیان هەیە و دەستگا ئەمنیەکانیش بەشێک لە دەستگا ئەمنیەکان لێرەن گربوونەوەش یعنی پشێوی و ئاڵۆزیش لەگەڵ ئەوانیش بۆ مایەک دەست پێ کرد، بەڵام لە ئێستادا پشێویەکان هێور بوونەتەوە. بەداخەوە لە ئێستادا ئەوەی کە ئێمە دەبینین گربوونەوەکە یعنی پشێوی تێدەکەوێت بە تایبەت لەگەڵ شۆفێران. من دەمەوێت هاوڵاتی وەربگرم ئەو هاوڵاتیانێکەوە لێرن بزانین داواکاریان چییە و بۆچی لێرە گربوونەتەوە. سڵاو لێبێ مامەجان، پێم بڵێ بەڕاستەخۆ لەگەڵ تام زۆر باشە. من دەمەوێت هاوڵاتیانی دیکە وەربگرم ئەوانەیەکەوە لێرن خاوەنی ئەم حلوەیەن، هەرچەندە حلوەکە هاوڵاتیەکی زۆرە بەڵام ئەوان ڕازینین بۆیکەوە حلوەکەیان بگوازرێتەوە. سڵاو لێبێت مامەجە، دەمەوێت بەڕاستەخۆ لەگەڵ تام دەمەوێت قسە بکەی داواکاری ئێوە چ ئێوە بۆچی ئەو شەقامە سەرەکیتان داخستووە؟ زۆر باشە وە دیارە نانەوێت قسە بکە. بەڵێ ڕێگای سەرەکی مووسڵ هەولێر داخراوە، قەرباڵغێکی یەکجار زۆر لەسەر ئەم شەقامە دروست بووە، ینی ڕێگای هاتوچۆی بازرگانی خەڵکە بۆچی نایەوێت قسە بکە، ینی لە چیە ترسێ هاتوۆتە سەر شەقامەکەی گرتووە کێشیانەیە داواکاریانەیە ینی تر ینی لەگەڵ ڕێزم مەبەستمەوە نییە مەترسیان لەسەر هەڕەشیان لەسەرە ناوێنن قسە بکەن یان نایەنێ قسە بکەن. بەشێک لەو کاسبکارانە خەڵکی ناوڕاست و خواروی عێراقن و بەشێکیان دانیشتووی هەرێمی کوردستان، بەڵام نازانم بۆچی نایانەوێت قسە بکەن. من دەمەوێت گفتوگۆیان لەگەڵ بکەم بەشێکتر لەو کەسانێکەوە هەم کوردن و هەمیش دانیشتووی ناو شاری هەرێمی کوردستان. سلام عەلەیکم مامەجان، ئێوە بۆچی ئەم ڕێگایەتان داخستووە و داواکاری ئێوە چی؟ پێشەکی بە خێراتتان دەکەین. ئێمە لەبەرەوە ڕێگایمان داخستووە، ئێمە ئەقتمانەیە لەگە حکوومەتی هەرێم تێدەگەی هێشتا هەتاکو 2030 ماوە ئەقدەکەمان تەواو بێ. ئێستاکەش ئەوە کەرتی تایبەتە هاتووە ئەو ساحەیەمان پێدا دەخا، ساحەی شفتی ساحەی ناو حلوە سیارەی ساحەی سیارەکانمان پێدا دەخا. ئێمەش ئەو شتەمان پێ قبول ناکرێ، قبوڵی ناکەین. ئامادەنین بە هیچ شێوەیەک ئێمە ئەقتمان لەگە حکوومەتە. حکوومەت لەو کارەی سوودمان دەبێت ساڵی 3 ملیار دۆلار بۆ حکوومەتە گەڕێتەوە 3 ملیار دینار. ئێستاکە ئێمە ئەفرۆشن بە شخصێکیان بە دوو شخص ئێمە قبوڵی ناکەین. بژێوی چەند خانەوادە لەسەر ئەو بژێوی ئەوە 100 و قسوور مەحەلە، بژێوی لەوانەیە 10,000 کەس لێرە بێ. تێدەگەی مەرەوەڵە دەست خۆش بێت. زۆر باشە مامەجان، تۆش قسەمان بۆ بکە. بژێوی چەند کەس لەسەر ئەم حلوەیە بۆچی دای دەکات؟ عقدی 100 عقدی 300 مەتریە دەکات 200 محل. ئێستاما 200 خاوەن و سینگەینە، هەر خاوەن و سینگەک هیدە کەسانە یعف کەسانە یەش کەسانە، يعني 1000 صاحب محل بس صاحب محلها ما عدا عنباري ما عدا نوسين كان مان يعني زيادة ل 5000 كسي دبين
يعني ئێستا هاتیە و ڕۆ ساعی قەپات کردیا ساعش کەمانی قەپات کردیا يعني مەداوا لە حکوومەت هێرمی کوردستان دەکەین بابا ئاگا بێ یعنی ئاگای لەو خەرکەی بی ئەمەش خەرچە و حکوومەتینە قابل لە چی هاتینە دەنەمە نەزادی دەگرین نەدوژمنی حکوومەتی خۆمانین بەس ئەو هاتی قورژی مەدەگری پشتگیری کەرتی تایبەت دەکا ئەوە زیاتر لە یعنی 5,000 نفوسی لەسرە ئەو دەهەیە حکومەت دەهەوێت بیدات بە کەرتی تایبەت ئەو کەرتی تایبەت گرتیتیەوە پیرۆز و مبارەکی بێ ئەوە زیاتر لە 8 مانجێ ئیش دەکا هیچ مشکلەی نییە بەس ئێستا هاتی ئەو سەعانەی هەموو قەپات کردیا خۆری لەو لای ڕوو کردیا یعنی بە هەموو نەوعەکی ئەمەی سزن کردیا بۆچی بەڵێ بۆچی دەهەوێت بەخۆی بازارەکە خراپە هیچ ناکە بازار نمایە بە عامەتەن بازار نمایە ینی ئێستا ئەمەوە مەسروفەکانمانتەوە پێ دەرناچی ئەمە ئێستا عالە نەوەشیشمان خراپ بووە ئەوەندەر شەریش ناکە ئەوجا دەیەوێ ڕزقی ئەو هەموو خەرکەی ببڕی فی سەبیلی وان ئەوەش مەزموع مەسئولە چیان لە پشتا و چێ دەهەوێت قەپاتکە ئەو کەسە والله هەموو بەرپرسن یعنی بەرپرسی باڵای حکومەتێ دەنە بەم تو دەکرێ بە فەقیری ناکرێ لە دوای ئێستا محافز دەرە لە دەستی من نییە شارەوانی مەسئول شارەوانیە حتمما بەخێر بێن سەر چاوان بەڵێ کاکشوان ئەوەی کاگوێ بیستی بوون ناڕزایەتی و نیگەرانی بەشێک لەو خاوەن نووسنگانێکەوە لە حلوێ شاری هەولێردان نیگەرانیان هەیە بۆیە دوای ئەوەیکەوە هیچ لایەنشی پەیوەندیدار بەدەمیانەوە نهاتووە و ئەوانیش بە ناچاری ئەم شەقامەیان داخستووە و ئەو حلوەی کەوا لە پشتی منیشەوەیە هی شووتی و گندۆرەیە زیاتر هاوڵاتیان بە هاوینان لەم شوێنە شووتی و گندۆرەکانیان ساغ دەکەنەوە بە هاوڵاتیان ناو شاری هەولێر یاخود بە خاوەن دوکانەکان کە هیچ کەسێک ینی ئەم شوێنیان داخست بوو بەڵام ئەوان خۆیان کردیانەوە تاوەکو ئێستاش هیچ لایەنێکی پەیوەندیدار بەدەمیانەوە ینی ئیدریس من بەباشی تێنەگەشتین لەوێ عقدێک هەیە لە نێوان ئەم کاسبکارانە و حکوومەت هێرێمی کوردستان لەوێ ئیش بکەن ئێستا کەرتی تایبەتداتۆ لایەنێکاتۆ ئەمان لابە ئەوێ خۆی لەوێ ئیش بکە ئەمان بێ ئیش بکرێت بێکار بکرێن واتە گرفتەکە لەسەر چییە ئەمان نایانوێت کەرتە تایبەتەکە لەوێ چی بکە ئەمان یانێ خۆیان چی بکەن بەڵێ دیارە هاوکارمان ئیدریس لەگەڵمان پەیوەندیەکەی نەما بۆ مێدی چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لە شاری ڕانیە بەڵێ ئێستا پامنێربان ڕێرا سەرسەلال لە شاری ڕانیەوە لەگەڵمانان ڕێنا سڵاوت لێبێت نێترین زانیارەکان لای تۆچین و لەکوێ ئێستا بەڵێ سڵاوتان لێبێت دیارە لا سنووری دای ڕاپەڕین بۆ چوارم ڕۆژی لەسەریەکە بەشێک لە قوتابیانی دوازەی ئامادەیی لە سنووریدا ڕاپەڕین بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و خۆیان باسی لێوە دەکەن داواکاری ئەوەیان هەیە کە بەشێک لە پرۆگرامی خوێندنیان بۆ کەم بکرێتەوە خۆیان دەڵێن پرۆگرامی خوێندن فریای ئەو بەشە ناکەون هەروەها ئاستی زانستی قوتابیانیش دابەزیەوە من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بەشێکیان خۆیان قسە بکەن کە لێرە ئامادەن ئەو بەڕێزانە داواکاری سەرشی ئێوە چیە تاوەکو ئێستا کەس هاتووە بەدەم داواکاریدان سەرەتا بە ناوی خوا بە خێراتتان دەکەین ئێمە وەکو خوێندکارانی داری ڕاپەڕین پۆلی 6 ئەو بۆ ماوەی 4 ڕۆژە لێرە کۆ دەبینەوە بە مەبەستیەوەی کە بەرپرسان و ئەوانەی کە چاوساغی ئێمەە پەیامەکانمان بگێنن بە کەسی ئەو کەسانی کە بەرپرسن لێ ئێمە بۆیە ئێمە دوو داواکاری سەرەکیمانەیە یەکێک لەوانە کەمکردنەوەی منهەجەکەمە داواکاری هەرە سەرەکیمانە دوامیشیان ئەگەر ماوەی خوێندنمان بۆ درێژ بکەنەوە لەبەرەوەی پرۆسی خوێندن بە شێوەیەکی زۆر هێواش بەڕێوە دەچێت لەبەرەوەی ئاستی زانستی قوتابیان لە ساڵانی ڕابردوو بە چەند هۆیەکەوە دابەزیوە بۆیە پێویستە مامۆستا پێوێت دەرسێک لە خوێندکارەکەی بگەێنێت چەند جارێک بووی دووبارە هاتەوە ئەمە ژوا دەکات پرۆسی خوێندن بە شێوەیەکی هێواش بچێت بەڕێوە ئێستا کەس هاتووە بەدەم داواکاریتان بەڵێ وەی ئاگاداری نێمە تا ئێستا کەس ناتوو بە داوامانەوە چەند نوێنەری خۆمان ناردۆتە ژوورەوە و بە هیوای ئەوەی باواڵی خۆش بگەڕێنەوە باشە ڕێناسی ینی لێسادا ڕێگای سەرشی ڕانیا گوێت لێم بێ لەو قوتابیانە بپرسی لەو خوێندکارانە بپرسی ینی کەمکردنەوەی منهەجی خوێندن یعنی بەڕاستی نامانەوێت تەرەفدار بین بەڵام نە داوایەکی زانستیە نە یاساییە نە مەنتیقیە ینی هەر ئەو 4 ڕۆژەی لەوێن ئەگەر ئەو 4 ڕۆژە لە ماڵەوە سەعیان کردایە و بەشەی کە بڕیارە بۆیان کەم کرێتەوە ئێستا دەرەخیان کردبوو یعنی بۆ پێیان ناڵی کە ینی چی من ئێستا درێژکردنەوە ڕەنگە داواکاری تر هەبێت گرفتی نێو قوتابخانەکان نەبوونی مامۆستای باش منهەج کتێب هۆڵی خوێندن فێنکەرەوە گەرمکەرەوە ئەمە داوای ڕسمین داوای باشن خەڵک پشتیوانیان دەکات بەڵام کەمکردنەوەی منهەجی خوێندن
یعنی تا چەندێک زانستیە تا چەندێک یاساییە تا چەندێک واقعی و منطقیە. بەڵێ ئێستا من دەمەوێت پرسان لە خۆیان کەم خۆیان ئەو وەڵام بدەنەوە ئەو بەڕێزەکە بێتە ئێرە ئەگەر وەڵامی ئەومان بدەیتەوە ئەو داواکاری ئێوە تا چەند زانستی و تا چەند یاساییە بۆچی ئێوە ئەو داواکاریتان هەیە؟ سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین بەڕاستی ئێمە هاتوینە سەرجادە داوای مافی خۆمان دەکەین 2 ساڵە هیچ منهەجێکی وەهامان نەخوێندەوە تا ئەو ساڵ بتوانینە هەمە منهەجە بخوێنین بەڕاستی ئێمە داواکارین وەزیر بە داوای بەڕاستی داواکارینەوەی کە وەزیر بەهانەمانەوە بێت بەڕاستی ئێمە ناتوانین سەرکەوتی بین لە پۆلی 12 گەرە هەمە منهەجە پێکەوە داخل بێت چونکە 2 ساڵیز منهەجێکی وەها نەخوێندراوە ناتوانین. پێتان وایە ئاستی زانستی قوتابیان دابەزیوە بۆیە ئەو داواکاریتان هەیە؟ بەڵێ بەڵێ بە بێگومان وایە بەڕاستی ئێمە ئاسمان زۆر دابەزیوە چونکە 2 ساڵە منهەجەکە وەها نییە خوێندراوە بۆیە ئاسمان زۆر دابەزیوە داوای کەمکردنەوەی منهەج دەکەین. دەستخۆش ماوەسەشانەوەی گوێبیستی بووی بۆ خۆیان باسی لێوە دەکەن ئاستی زانستی قوتابیانی پۆلی 12 ئامادەی دابەزیوە دیارە داواکاری سەرریشی ئەوان ئەوەیە کە بەشێک لە پرۆگرامی خوێندنیان بۆ کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئاستی زانستیان بەرز بێتەوە خۆیان باسی لێوە دەکەن من دەمەوێت ئاماژە بۆ دەم لە ئێستادا ڕێگای سەرریشی ڕانیە چاقڕنیان بە تەواتی داخستووە دیارە چەند ڕۆژێکە بەردەوامن وەک خۆیان دەڵێن کەس نهاتووە بەدەم داواکاریانەوە من دەمەوێت بەشی شتریان قسە بکەن کە لێرە ئامادەن گەر دەرفەت هەبێت ئەو بەڕێزانە ئەگەر بتوانین قسە بۆ بکەن بەشێکان ئێوە داواکاری سەرریشیتان چییە کەس هاتووە بەدەم داواکاریتان؟ ئێمە ماوەی 4 ڕۆژە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیە کۆبوونێتەوە ئێمە داوای شتێکی زیاد ناکەین ئێمە داوای مافی خۆمان دەکەین ئێمە دەمانەوێت منهەجمان بۆ کەم بکرێتەوە وا دیارە داواکاریتان هۆکارەکەی چییە؟ ئێمە وا لە وەرزی دووەمی خوێندن داین بەڵام تاوەکو ئێستاش هەر وەرزی یەکەم دەخوێنین. ئەگەر پێم بڵێ تاوەکو ئێستا کەس هاتووە بەدەم داواکاریتان؟ نەخێر تاوەکو ئێستا هیچ جوابێکمان نەدراوەتەوە. ئێوە تاکەی بەردەوام دەبن؟ ئێمە تا ئەو کاتێ جواب نەدرێتەوە ئێمە ناچینەوە ناوەندەکانی خوێندن. دەستخۆش زۆر سواز بەڵێ ئەوەی دەبینن لێ سادا گربنەوەی بەرفراوانی قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە دەوای ڕاپەڕین بەردەوامی هەیە 4 ڕۆژە بۆ لەسەر یەک دێنە سەر شەقام و داواکاری ئەویان هەیە کا پرۆگرامی خوێندنیان بۆ کەم بکرێتەوە بەڕێ دەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارتان نییە. زۆر سپاس ڕێناز کە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئازان لە کوردستان بەداخەوە کۆمەڵێک دیمەن دەبینین کۆمەڵێک داواکاری یعنی نابێت لەی بەڕاستی من لەگەڵ داواکاری کەم لەگەڵ کەمکردنەوەی منهەجی خوێندکارانی بەڵام بەڕاستی نابێت لە لایەکی شۆگلەیی لەو خوێندکارانە بکەین کە مەعاناتەکانیان گوێ لێ دەبێ خوێندکار لە بریەوەی بێ بڵێ منهەجی زیاتر بخوێنم بڵێ بۆم کەمکەنەوە چونکە ئەوەندە خراوەتە گۆشەیەکە و ئەوەندە سانسۆر و زەخت و گرفتی بۆ دروست بووە ئەمە ئیتر بێ ئاستی زانستی و معریفی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ وای لێ بکرێ یان وای لێ کراوە خوێندکار قوتابی کۆمەڵی گرفتی تر بە لەم بارەدۆخۆ بڕێنەوە بۆ زمانی زوو کە ئەخوێنرا یەکێک لە هونەرەکانی زمانی زوو یەکێک لە گرنگترین بابەتەکانی خوێندن و زانیاری و معریفەت لە ڕۆژگاری ڕابردوو خەتخۆشی و خوێنەواری بووە بێگومان هەموو کەس قەڵەمی نەگرتووەتە دەست ئەگەریش گرتوێتێ دەست بە دڵنیایی خوێنەواریەکی باش و معریفەیەکی باش و خەتێکی خۆشی هەبووە هونەری خەتخۆشی تا پێش داهاتنی تەکنۆلۆژیا و ئامێرەکانی تایپکردن و نووسین و چاپ جێگرەوەی تەواوی هەموو ئەو بابەتانە بۆیە دەبینین کتێبگەلێکی زۆر دەستنووس و گەلێکی زۆر بابەتێکی زۆر هاتوونەتە ئاراوە بەس بۆەوەی بتوانین ینی بە شێوازێکی زۆر جوان خەتەکان نووسرێتەوە بۆ قسەکردن لەسەر هونەری خەتخۆشی و تۆزێک قسە و باز لەسەر بابەتی خەتخۆشی میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەدنان هەورامانیمان کردووە مامۆستای زانکۆ هاوکاتیش ئەندامی لیژنەی زانستی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی سلێمانی بۆ مێژووی کورد لە زانکۆی سلێمانی لەسەر بنەمای بەڵگە و وەروەها نووسینەکۆن و وەروەها مەختوتاتەکان کە هەمانە دکتۆر عەدنان سڵاوت لێبێ و بەیانیت باش دەزانم مەشغوڵی تو لە نێو کۆنفرانسەکە دەرمان هێناوی بۆ ئەوەی باسی تۆزێک خەتخۆشیمان بۆ بکەی وە خۆشت یەکێکی لە هەرە خەتخۆشەکان لە ئوستادێکی زۆر بەڕێز ئەگە پێمان بڵێ مەبەستمان لە خەتخۆشی یان خەتەکان چین ئاوڕێک لە مێژووی خەتخۆشی بدەینەوە بەڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان
سڵاو ڕێزم بۆ جنابەت کاکشوانگیان و بۆ سەرجەم ستافی خۆشەویستی کەناڵەکەتان خوازیارم خۆی پەروەردگار ئەم بەیانەتان پڕخێر و بەرەکەت کە یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵ بن بە ئاوادەبوونتان گەورەتان کردین. ڕاستەکەی نامەوێ هەستوسۆزی بینەری ئازیز بجوڵێنم بەس حەزەکەم ئاماژە بە شتێک بم پێش ئەوەی کە باسی خەتخۆشی بکەین. ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە دوو ڕۆژەی ئەمڕۆ سەبارەت بە دەستنووسە گرنگی و بەهای دەستنووسەکان و خەت و بەڵگەنامەکان لە مێژوودا من ئەمەوێ ئاماژە بە شتێکی زۆر کورت بم. ئەمەی کە ئێستا بەدەستمەوەیە ئەم قامیشە زێدەڕۆیی ناکەم ئەگەر بڵێم تەواوی مرۆڤایەتی قەرزاری ئەمەن چونکە ئێمە ئەو سامانەتەوەیی کە لە بەردەستمانایە لەو دەستنووسە گران بەهایانە لە ڕێی ئەم قامیشەوە گەشتۆ بەدەستی ئێمە. ئەم قامیشە بەدەر لە نووسینەکەی لە کاتێ لە مۆڵگەکەی خۆی لێ ئەەکەیتەوە. مامۆستاشوان تۆ هاوڕامی لەوانەیە کە هەندێک لە ئالەتە مۆسیقیەکان لەوانەیە لای کەسێک خۆش بێت بە لای کەسێکی تر خۆش نەبێت بەڵام ئالەتی نەی یەکێکە لەو ئالەتانەی کە تەواوی مرۆڤایەتی کە ئیبیسی ئەگەر پێ سەرباری ئەو دەنگە خۆشەی کە لەم ئالەتەوەیەتە دەرەوە و بەڕاستی مێژووی نەتەوەمان بەمە نووسراوەتەوە بەمە گەشتۆتە لای ئێمە. لەبەرەوە کە ئێمەمانان ئەم کۆنفرانسی لەم دوو ڕۆژەیە ئێمە چەندین پانێڵ و تەوەر لەخۆ ئەگرێ یەکێک لەو تەوەرانەی کە من حەزەکەم ئاماژەی پێ بم بابەتی دەستنووسەکانە و دەست و خەتە. مامۆستاشوان من نیوەڕۆ بەڕێوەبەری پانێڵێکم هەستێکم لا دروست بوو زۆر سەیرە. دەستنووسێک لە کوێرە دەیەک لای شاری هەولێر نووسراوەتەوە ئەوەی کە دراسە و لێکۆڵینەوەی لەسەرەکە و ئەمڕۆ پێشکەشیەکە کەسێکی گەرمیانیە. ئەوەی پانێڵەکە بەڕێوە منم کە هەورامیم یعنی بینەرە پێشچاوی خۆت لە کوێرە دەیەک دەستنووسێک ئەنووسرێتەوە لەبەر ڕۆشنایی مانگە دوای 200 کەسانێکی وەکو ئێمە خوای پەروەردگار ئەیانکا بە خزمەتکاری زیینوکردنەوەی ئەم دەستنووسە. لێرەوە ئەگەینەوە قەنەعاتی کە ئەو کەسەی کە بەهایەکی پێیە ئەوێ پەیامێک بگەیەنێت قەت مەغرور نەبێ بەوەی کە لایک و کۆمنتی شتەکانی کەمە. ڕۆژێک دێت ئەو پەیامەی تۆ ئەگەر نیەتت خوا بێت کەسانێکی بۆ مستەخەرەکە و ئاوا کۆنفرانسی دوو ڕۆژی بۆ ڕێگەخات. ئەم دەستنووسانە بە شێوازە لە شێوازەکان کە گەشتونەتە دەستی ئێمە ئاماژە بە مێژووی هەندێکیانت بۆ بکەم سرت سوڕەمێنێ. مامۆستاشوان ئەزانی تۆ بەس حیبری دەستنووس بە شێوازە لە شێوازەکان ئەوەندە بە ناڕەحەتی دروست کراوە کە هاتوون ڕەشایی خۆڵەمێشیان کۆ کردوێتەوە باشە لەگەڵ گوڵاڵە سوورەیە و لەگەڵ پەتی جاڵجاڵەکەیان لە ناو دەستکەوانێک کوتاویانە. دوای کوتانێکی زۆری ئەم بابەتە لەگەڵ دەنکە هەنار و گوڵاڵە سوورەیە کوتاویانە پاشان خوستیانتە ناو شوشەوە. تەسەورەکەی کاروان لە شارەزووری خۆمانەوە کە ڕۆشتون بۆ گەرمیان بۆ ماوەی 7 ڕۆژ شوشەی شروبەکان ئەو حیبرەی کە تایە بووە بە مەروماڵاتەکەەوە بۆ ئەوەی جوان ڕایژێنێ حیبرەکە جوان بشتڵەقی و حیبرێکی جوانی لێ دروست بێت. بەم ناڕەحەتیە حیبر دروست کراوە. ئەم هەموو دەستنووسە جوانە بۆ ئێمە بەجێ ماوە کە بە تەحەداوە ئاڵێم تەواوی دەستنووسخانەکانی دنیا ئەگەر بچی بگەڕێی بەدەر نییە لە دەستنووسی زانای کورد. ئەوەندەمان دەستنووس هەیە و ئەم سامانەتەوەیەمان بۆ بەجێ ماوە. ئەم هیممەتە بەرزیان هەبووە بەم ناڕەحەتیە حبریان دەستکەوتووە وەرقیان دەستکەوتووە چۆن لای خۆمان لای زانکۆی سلێمانیای دوکانی ئیسنساخەکان و کۆپیەکان هەیە لە وڵاتی خۆشمانە سووق الوەڕاقین هەبووە وەرەقە فرۆشەکان چکە زۆر بە ناڕەحەتی بە هەویری وەرەقە گەشتۆتە کوردستانی خۆمان. بەو ناڕەحەتیە پاشان بستەرە بە شێوازە لە شێوازەکان کە من شێوازەکەیم دروست کردوێتەوە زۆر بە ناڕەحەتی ئەمە دروست کراوە ئەم دەستنووسانە نووسراونەتەوە کە دەستنووسمان هەیە تەفسیری قورئان ئێستا لە متحەفی بەرلین نزیکی 1000 مجەڵەدە. ئەم هیممەتە بەرزیان هەبووە لەبەر تیشکی مانگە توانای دارایی نەبووە زەید کاتە ناو فتیلەکەوە لەبەر تیشکی مانگە دەستنووسی نووسیوەتەوە. بەم هیممەتە بەرزەوە بەم ڕۆحیەتە پاکەوە ئەم حوجرانەمان ئەم کەڵە زانایانیان بۆ بەرهەم هێناین
کە تا ڕۆژی قیامەت دێمە قەرزاری و زاتە مەزنانی بابەتێکی تر کە زۆر بەلامەوە گرنگە ئەمە جەوهەری پرسیارەکەتە زۆر گرنگی پێدەدرا ئێستا ئەو گرنگی ماوە بە بۆنی دەرکەوتنی تەکنۆلۆژیا و ئامێ ئێستا من ئەتوانم لەسەر کۆمپیوتەرەکەم لەسەر کۆمپیوتەرەکەم هەموو جۆرە خەتێک بنووسمەوە هەموو شتێک دیزاین بکەم بۆیە لەم سەردەمەدا کە ئیتر تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتووە ئەهەمیەتێک بۆ ئەم دەستنووسیە ماوەتەوە بۆ خۆشنووسین حەزەکە بە ئاماژە بە شتێک بم لە ئەمڕۆدا تەکنۆلۆژیا جێگەی زۆرشتی گرتوتەوە بەڵام ئێمە ئەوەی ڕابردووی نەبێت داهاتووشی نابێ ئێمە مێژووی لە مێژینەی ئەم گەلەمان زۆر دەمێکە لە حاشیە و قەراغی کتێبەکانی دەستنووسەکانە تۆمار کراوە کە ئەشێ ئەوەی کە لەو شوێنەیە بێت ئێستا لەم کۆنفرانسە ئێمە دەستنووسمان لایە ئەسڵەن ئەو دەستنووسە لە شوێنەکان نووسراوەتەوە ئەو دێ سەر ناوی نەماوە هەر کوێر بووەتەوە بەڵام چەندین ڕووداوی مێژووی لەم دەستنووسایە ئێمە ئەمڕۆ وەکو سەرچاوەیەکی مێژووی ئێمە ئیسفادەی لێ ئەەکەین سەربارەوەی کە ئەم دەستنووسانە لە زۆرێ لە وڵاتانە ئێستا حتا لە وڵاتان باوی ئەوە نەماوە دەستنووس بچرێ سیر بکرێ بە ئەلکترۆنی بە پەنجە هەڵەدرێتەوە لە ڕێی شوشەیەکەوە و یەکێکە لەو سامانەتەوەیانەی کە پەرلەمان تیاتە داخولەکات بەهای دەستنووس یەکێکە لە بەها مەزنەکان کە تا ڕۆژی قیامەت گرنگی خۆی هەرەمێنێت زۆر باشە دکتۆر وابزانم پێشتر پێویستە شتێکی تو ڕوونکەیت بگەڕێنەوە سەر پرسیارەکەی سەرەتات مامۆستا شوان کە پرسیارێکت لێ کردم لە پرسیاری سەرەتات دەربارەی خۆشخۆشی مامۆستا شوان حەزەکەم ئاماژە بە شتێکی زۆر کورت بم لەم شاری خۆمانە بۆ ماوەی 100 ساڵێک ئەو زانایانەی کە لە حوجرەکانە گەورە بوون و پەروەردە کراون کوالیتیەکی نزمی بینا ڕووخاوەکان خانوویەکی گڵ مزگەوتێک و حوجرەیەکی گڵ بەڵام زاناکانمان سێ زمان شعریان نووسیوە بە زمانی تورکی بە زمانی فارسی ئەوە بە زمانی عەرەبی و کوردیەکەی خۆشمان زمانێکی ئەدەبی زۆر شیرین سەرباری ئەوەی کە گرنگیەکی جوانیان بە خەتیان داوە لەگەڵ ڕێزمە ئێستا ئێمە مامۆستایانی زانکۆ خوێندکارانیش گرنگی بە دەسوخەت نادرێەوە دەسوخەت زۆر جار دەسوخەتی خۆشیان پێیان ناخوێندێتەوە بابەتی خەتخۆشی ئەگەڕێتەوە بۆ ئەو ناخەپاکی کە هەیان بووە چکە زۆر جاری وا هەیە کە حاڵەتی دەرونی شڵەژاوە فڵچەشێ نەرم نییە بۆ ڕسمکردن هەموو ئەوانەی کە ئەهلی هونەرن لە من تێگەن لەم قسەیە جاری وا هەیە فڵچەت نەرم نییە و جوان پیتەکانت بۆ نانووسرێ لەمەوە ئەگەینە ئەو قەناعەتی کە ناخی پاکی ئەوان تەسەورەکەی مامۆستاشوان دەستنووسمان هەبووە دانەرەکەی خستوێتیە ناو ئاوە وتوێتی خوایە ئەگەر بۆ تۆ نووسیوە ئەبێ ئەم دەستنووسە تەڕ نەبێت و ئەبێ حیبرەکەشی تێک نەچێ ئەو دەستنووسی ئێستا ماوە ئەو دەستنووسە یەک حرفی تێک نەچۆکەوتۆتە ئاوە ئەگەینە ئەو قەناعەتی کە ئەمان چ ناخێکی پاک چ هەستێکی بەرزیان هەبووە و چ هیمەتێکی باڵایان هەبووە بۆ گەیاندنی ئەم پەیامە دکتۆر سەرڕای ئەو پێشکەوتنانەی کە لە کۆمپیوتەر و لە نووسینەکاندا لە خۆشنووسیەکاندا هاتووە بەپێی ئامارێکە لەم ساڵیانی دواییدا کرا ساڵانە 1000 کەس بەهۆی خەتی دکتۆرەکانەوە دەمرن یعنی هێشتا ئەو گرنگی ماوە کە ئیتر ئێمە ببێتە مەترسیەک و ببێتە ئەو هۆکاری کە ئیتر گیان لەدەست بدەیت و ئەوەندە هێشتا گرنگی مابێت من پێت دەڵێم یعنی بەڵێ تەکنەلۆژیا ئەمڕۆ جێگەی زۆر شتی گرتوێتەوە بەڵام باوەڕتان نەبێت کاری مرۆیی ئەم دەست و پلە کە زانایانمان گرنگیان پێداوە لە گەیاندنی پەیامەکانیانە زۆر جاری وایە ئەوەی کە لە ناختایە بە تەلەفوز بە دەرسەواشە هەندێک جار یارمەتی دەرنی بە دەستەواژە دەری ببڕی زۆر کەسمانەی خوا ئەو بەهرەی پێ نەداوە کە نوتقی باش بێ بەڵام زمانی نووسینی زمانێکە چەند کتێبەکەی دیرە تیراژێکی زۆریە لە فرۆشتنا و ئەو دەست و خەتە جوانی کە زانایانمان بۆیان بەجێ هێشتوین تەسەورەکەی هەندێک بابەتی مێژووی هەیە کە لە کتێبە مێژوویەکانە لەوانەیە مێژونووسەکە لەبەرەوەی کە سوڵتەیەک ڕازیکە حاڵەتێکی دەرونی خۆی کەسێک ڕازیکە مێژووی ئاوەژوو کردوێتەوە بەڵام ئەمەی کە لە حوجرەکەیە ئەو دەستنووسی نووسیوەتەوە بۆ خۆی نووسیوێتەوە ئاماژەی حەقیقی بە ڕووداوەکە داوە ئێمە وەکو سەرچاوەیەکی مێژووی زۆر ئیسفادەی لەکەین چ بۆ لەدایکبوونی هەندێک کەس بۆ کۆچی دواییان و بۆ حتا مێژووی ئەو گوندەی کە لەو شوێنەیە ئەو دەستنووسیتیان نووسراوەتەوە دکتۆر یعنی بەڕاستی من سەرم سوڕەمێنێت تۆ بێنە پێش شاوی خۆت شەوێکی مانگەشەوە پیرە پیاوێکی بە معریفەت بە قامیشێکی خۆتاشی مرەکەبێکی خۆسازەوە لەسەر پەڕەیەکی ئیتر تامان تۆزێک لە ئیفۆر گەورەتر و بچووکتریشمان هەیە دانیشەیە بە چاوێکی
ئیتر کزەوە ئەو خەتە جوانە لە ڕۆحیەوە کۆمەڵێک داستان و چیرۆک و شیکردنەوە و شعر و هۆنراوە و ڕووداوی ڕۆژە نووسێتەوە بەو شێوە جوانە. بۆچی ئێستاکە باشترین جۆری پێنووسمان هەیە بە پێی ژمارە و ستانداردی جیهانی لە 0 و 1ەوە بۆ 5 و 10 و 20 دروست دەکرێ بە ئەستوری ناوی خۆمان بەلاری ئەلووسین. بۆ وامان لێ هاتووە بۆ چی بکەین تۆزێک ئاوەڕ لە خۆتخۆشی و ئەو ڕۆحە جوانە بدەینەوە. من ڕاشکاوانە پێت بڵێم بە زمانی دڵ ئێمە کاتێکی تایبەتمان بۆ خۆمان نەماوە. سەرقاڵین خۆمان سەرقاڵین و بە بەرنامە و پلانیش سەرقاڵ کراوین بۆ ئەوەی کە ژیانێک بەڕێکەین کە پیاڕانەگەین. هەر لەبەر ئەوەیە کە ڕنگدانەوەی لە کردداری ڕۆژانەمانە هەست پێ ئەکرێ و لە نووسینەکانیشمانە هەست پێ ئەکرێ. تەسەورەکەی تا ئەم لەحزەیەش دەستوسمان هەیە کەنزلوسن کە بە 3 زمان نووسراوەتەوە بەلا فائزی بەرزنجی دایناوە نە پێش خۆی دانراوە نە دوای خۆشی دائەنرێت بە شێوازێک وشەکانی داڕشتووە بە ئەستونی ئەخوێنی تۆ زانستێکە لە ژێرەوە ئەخوێنی تۆ زانستێکی ترە لەسەرەوە بۆ خوارۆ زانستێکی ترە بە سوچی ئەخوێنی تۆ زانستێکی ترە وشەکانی بە شێوازێک ڕێکخستووە هەر وشەی بۆ شوێنێک گونجاو بێ بۆ ژێر خۆی بۆ پەناخۆی بۆ سەر و خۆی کە ئەم بیرۆکەیە بەڕاستی یەکێکە لەو بیرۆکانی کە زۆر خورسە و کەس پێی پێ نەبردووە. زانایانی خۆمان کە معقولە لە کوێرە دەیەکە دەستنووسێک بنووسرێ ئێستا 2 دکتۆرای لەسەر نووسرێ لە سعودیە و لە وڵاتانی خلیج ئێستا ماستەر و دکتۆرا لەسەر دەستنووسەکانی ئێمە دێت بەڵام ئێمەمانە کەم تەرخەمین بەرامبەر ئەو بەها گرنگ و سامانە نەتەوەیی دەستنووسەکانمان کە لە حەقوا لەم کۆنفرانسەیە کە ئاوا خەڵکانێکی کەمە بینین جێگەی داخ و ئەسەفە کە من نایشارم و ئەم بابەتە خەڵکی نوخبە بۆ یێت بەڵام حەقوایە ئەم جیلەش ئاشنا بکرێن. ئێمە من زمانی دەمم ڕووەکەمە بەشی کوردی بەجددی یعنی ئەو زمانە جوانی کە کوردی بەکارهێنراوە لە دیوانەکانی خۆمانە لە تەواوی 100 ساڵی مێژووی کوردی خۆمانە زمانێکی ئەدەبی زۆر جوان مەجنونی دووگێسوویی لەیلایەکە ئاخۆ یا وامیخی جادوویی عەزرایەکە ئاخۆ دێوانەی ئاهوی چ سەحرایەکە ئاخۆ مامەساشوان ئەم نەوەیە کە ئێستا گەورە بن تو ئەو خۆیان زمانە ئەدەبیە ناسکە ئێستا لیان پرسی هەلی تێگەن چەندین وشەیتر جێگەی گرتوتەوە کە خەریکە نامەوە بین بە فەرهەنگی هونەری و ئەدەبی ڕەستەنی خۆمان لەم بابەتەیە. دکتۆر خۆشنووسی هونەرە و بەهرەیە لەگەڵ کەسەکەیە لەدایک دەبێت یاخود کەسانێک کە خەتیان خۆش نییە دەتوانن چاکیکەن کە ئیتر لەم بەهرەیە خۆیان ڕابهێن و بتوان سەرکەوتوو بن. طبعا لێت ناشارمەوە بە مەوزوعی خەتخۆشی دەنگخۆشی ئەوە جارێ هەندێک کەس خوای گەورە وەکو بەهرەیەک پێی داوە وەکو بەهرەیە خوای پەروەردگارم بەهرەی پێدا و دەنگی خۆشە بەڵام وەکو خوێندنیش خەتەکان ئینسان ئەتوانێت فێری بێت خەتیشی خۆش نەبێ بە کۆمەڵی خول و بە کۆمەڵی ڕێکار ئەتوانێت خەتی جوان بێت بەس ئەبێ سەلیقە و زەوقی لەو بابەتە هەبێ وەکو پێم وتی هەندێک لەو بابەتانە علاقەی بە ناخەوە هەیە ناخێکی پاکی هونەری و ناخێکی ناستوو ناخێکی بۆ خواست و حاوی هەبێ بەخوا فڵچەی نەرمە یعنی تۆ سەری ئەو زەخرەفانی مزگەوتەکان کە بۆمان بەجێ ماون ئەو خەتە جوانی کە لە قورئانەکانە هەیە هەموو علاقەی بەو ناخە پاکەوە هەبووە کە نووسەرەکە ناخی خۆی ڕشتۆتە سەر ئەو خامەی کە ئەو ئوچەی کە بەدەست ئەو قامیشەی بەدەستیەوەی و خستێتە سەر وەرەقەیە نەمری ئەو دەستنووسە لەوایە ئەوە تا دوای چەندین سەدە منێ گەهێنێت کەسێکی ترێنێ لە ئێرانەوە لە کۆنفرانسەکە کۆیان نەکاتەوە بۆ دەستنووسێک لە سەربانی مزگەوتێک نووسراوەتەوە کە کابرا ئێستا قەبرەکەشی نازانرێ لەکوێیە مزگەوتەکەش کوێر بۆ تۆ دێکەش نەماوە بەڵام چەندانی وەکو من مستەخەرەکە بۆ زیندووکردنەوەی دەستنووسێک کە 12 لاپەڕەیە کۆنفرانسی بۆ ڕێگەخا بۆ جێکی بۆ تەرخانەکە ئەمە ئەگەر نەمری ئەم دەستنووسە و بۆ خواستڵحانی ئەم نووسەرە نەبێت چییە؟ دکتۆر دەستنووسەکان بێگومان ینی لە ڕووی زانستی شوێنەوارناسیشەوە ینی دەچنە قاڵبی زانستی شوێنەوارناسی و یەکێکن لە مەخطوطەکان یەکێکن لە گرنگترین جۆرەکان شێوەکانی شوێنەوارناسی جێوار و پاژماوەی شوێنەوارناسی ئەو دەستنووسانە بە دیاریکراوی ئێستاکە لە کوردستان تۆزێک ڕەنگە دەستگەیشتن پێیان بۆ لێکۆڵەرانی کورد ئاسان نەبوو بێ یان زانیاریان زۆر لەسەر نەبوو بێ ئەوەندەیەوە زانیاریتان هەبوو بێ هەم وەکو خەتخۆشێک خۆشنووسێک و هەم شارەزاش و پسپۆڕێکی شتاڕادەیەک لەو بارەیە
بەدەل لە ناوەڕۆکی دەستنووسەکان ئەو خەتەی پێیان نووسراوە چکە پێم وابێ هەڵە نەبم ئەو فۆنتانە و ئەو شتێکی ئەو دیزانەی نووسینی ئێسەر بەشێکی هەر لە مەختوتەکانەوە وەرگیراوە دیزاینەکەی واتە شکڵی پیتەکان و جۆری خەتەکان لە فارسی نەستعلیقمان هەیە شکستەمان هەیە لە عەرەبی کوفیمان هەیە هەڵە نەبم چەند خەتێکی تر مەدینەییمان هەیە پێم وابێ شارەکەت پێ ببڕم طبعاً دەستخۆش بە حکمی ئەوەی کە ئێمە لە کوردستانی خۆمانە دوو کەلتور بەسەرمانە زاڵ بووە هەم کەلتوری زمانی عەرەبی بە عام خەتی قورئان خەتێکی نەسخ بووە و کۆتا خەت کە ئینسان ئیجازی لە سەروەرەگرێ خەتی سوسی پێوترێ زمانی فارسی کە زاڵ بووە بەسەرمانە خەتی نەستعلیق و شکست زۆر بەکار هێنراوە لە شیعرە کوردیەکان بەڵام بە شێوازێکی گشتی دەست نووسەکان بە حکمەوەی کە 12 عیلمەی مەلایەتی بوون خەتی نەسخی مەیلە و ڕقعیان بەسەرا زاڵ بووە چونکە خەتی نەسخ بە شێوازێک لە شێوازەکان جوان ئەخوێنرێتەوە کە ئێستا لە کۆمپیوتەرە لە فۆنتەکانە پێوترێت ترادیشنال ئەرەبیک ڕێک نەسخەکەی خۆمانە. زۆر باشە دکتۆر تێکەڵکردنی ئەم خۆشنووسیە بە هونەری وێنەکێشان و بە تێکەڵکردنی ڕنگ و ئەوانە بەڕای من یعنی حەز ئەەکەم سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە بزانم کە ئایا ئەمە نمونەیەکی جوانتر ئایا بە خۆشنووسی یاخودەوە تا تێکی دەدا. تەمەەن لێت ناشارمەوە لە سەردەمی ئەمڕۆشمانە ئیمەیجێک بە ئەندازەی وتارێک پەیامەگەیەنێ بۆ کۆنیش بە هەمان شێوە بووە کە زۆر پشتیان بە وێنەکان بەس و ئەسڵەن لە سەردەمەکانە کە نووسین نەبووە بۆ گەیاندنی پەیامێک بە وێنەیە کردویانە حتا لە سەردەمەکانە بۆ بابەتی تەشریحی جەستەی ئینسان کە ئەبرای ڕەسام چۆتە ژووری عەمەلیاتەکەەوە بە دیار جەنازەکەەوە وەستاوە کە توێتۆیان کردووە و جەستەی دروست کراوە بۆ چۆن ئەمڕۆ وەکو کامێرەیەکی سادەی لەکەین و لێشت ناشارمەوە هەموو ئەو حیبرانی کە دروست کراون بۆ دەستنووسەکان هەموو ئەو بابەتانە بوون کە دۆستی ژینگە بوون یعنی شتێکیان نەکردو ئێستا ئێمەمانان بۆ بەکارهێنانی ئەم بابەتانە دشی ژینگە ئەم بابەتانە بەکارهێنین کە نزیکێ بەندێک وەرەخە کۆمەڵێک داری بۆ بڕاوەتەوە بەڵام وەختی خۆی هاتوون ئەو حیبریان کە بەکارهێناوە لە هەموو مەوادی طبیعی بووە و بۆ ڕازنانەوە چواردەوری وەرخەکانیش حتا ئیستغلالی بۆشایی قەراغی لاپەڕەکانیان کردووە وەکو ئێستا نەبووە دوو دێڕەنووسێ لە وەرقەیەک و فڕی ئەیە مڕاعاتی وەرەقەیان کردووە قەراغەکانیان بۆ پراوێز نووسیوە و حتا ئەگەر بۆشاییەک مابێتەوە ڕووداوی ئەو ڕۆژەکە ڕوویاوە بە هەندی وەرگتۆ نووسیوەتی کە تۆمارکردنی ڕووداوەکان ئەمڕۆ زۆر گرنگە بۆ ئەوەی کە لە پاشە ڕۆژادنەوەی دوای ئێمە کەڵکی لێ وەربگرێ. دکتۆر هەر دەربارەی هونەری وێنەکێشان یان با بڵێن پێم وابێت ناوەزانستێکی مینیاتۆرە واتە ئەو وێنانەی لەگەڵ بۆشیکردنەوەی تێکستەکان یان بەتایبەت لە مەختوتەکانە منیاتۆرەکانیش تەمەن لە حەزارەی ئیسلامی مەدرسەی منیاتۆریمان زۆرن مەسەلەن لە هەڕاتمان هەیە ئیسفاهانمان هەیە تەبریزمان هەیە جەلایریمان هەیە مەغۆلیمان هەیە کە زۆر ئیتر لە دوای مەغۆلەکان و مەدرسەی منیاتۆر زۆر فراوانە بێ بەباشی ئەمە یعنی جۆرێک لە جۆرەکان یعنی تۆ بگەڕێرەوە بۆ چەند سەدەیەک لەمەوبەر نووسینێکی کردووە بە وێنەیەک بە مینیاتۆرێک شەرحەکەشی کردووە یعنی جۆرێک لە جۆرەکان ئەوەندە بە ڕۆحیە و بە جوانی نووسراوە کە تۆ ئەو مەختوتەی 500 سەدا تەمەنی هەیە زۆر بە جوانی لێ تێگەی بە خەتێکی خۆش و پێشم خۆشە تۆزێک زیاتر لەسەرەوە قسەمان بۆ بکەی کە زۆر جار کۆمەڵێک کەسی وەڵا لەگەڵ ئەو پەڕێز و حرمەتن بێمەعریفە کە مەختوتەکانە بینەڵێ ئەمە چییە قون و خوشبنی نووسینەکەی پڕکردوێتەوە وەکەوەی بێخەبەر لەوەی کە ئەمەش دیسانەوە دۆستایەتیەک و ڕۆحیەتێکە کە کۆمەڵێک هەوامیش و پەراوێزی لەسەر و لە خوارەوە نووسیوە کە مەختوتەکە ئەوەندەی تر سەنگین و جوانترە بێت. کاشکی مامۆستا من یعنی لەم چاوپێکەوتنە لایڤ و ڕاستە و خۆیان وێنەی کۆمەڵە دەستنووسم پیشانەیان کە چەند سەرنجڕاکێشن تەسەورەکەی مامۆستاشوان تەمان ئێمە بۆ زانستی تەشریح و لەفلاک کۆمەڵە دەستنووسمان هەیە من دەستنووسەیە چرسولەوج بووە بۆ پەمپەی کەنانی تیری پێتەڕەکەی هێناومە تەڕم کردووە ئوتوم کردووە حیبرەکەی تێک نەچووە کوالیتیم حیبرە بە لە چه ئاستێکا بێت تەمان تەشریح و لەفلاک بۆ دۆزینەوەی هەسارەکان وێنەکان بە جوانی بە وێنەیەکی جوانی فەلەکی دروست کراون و بە بۆیاخێک بۆیاخ کراون بۆیاخێکی زۆر تەنسیقێکی جوان زۆر سەرنجڕاکێش و لە پەراوێزەکانە کۆمەڵە ئاماژە بە کۆمەڵشتی زانستی زۆر وردراوە کە ئەمڕۆ ئێمەمانان لە ڕێی پەراوێزەکەوە
و لە ڕێی ڕسمەکەوە و لە ڕێی جۆری حیبرەکەوە و لە ڕێی جۆری وەرەقەکەەوە ئێمە ئەتوانین دەستنیشانی سەردەمی دەستنووسەکە بکەین لە سە سەدەیەکا بووە کە بۆ ئێمە ئەمە ڕست زانستی ئیکۆلۆژی کۆدیکۆلۆژیا کە زانستی مەخطوطاتە ئەمانە یارمەتیدەرێکی گەورن هەم حیبرەکە و هەم وەرەقەکە و هەم جۆری خەتەکە و هەم شێوازی وێنەی حاشیەکان و ئەو ڕسمانی کە دروست کراون لە قەراغی پراوێزەکەیە بۆ دەستنیشانکردنی دەستنووسەکە و بەرواری زەمەنی ئەو دەستنووسە کە ئەمە یارمەتی دەرەکە بۆ ئەم زانستی کە ئەمڕۆ کە لە وڵاتان زۆر گرنگی پێدرێ و زۆریش پێشخراوە یان ئەگەر ئێستا سەردانێکی وڵاتانی دراوسێ بکە خەفەتەخوا کە ئێمە چەند لە دواوین لەم بابەتەیە. زۆر باشە دکتۆر بەڕاستی ئەگەر تا چەند سەعاتی تیژ لە سەرێک بەردەوام لەگەڵ بەڕێستان گفتوگۆ بکەین ئێمە هێشتا بێزار نابین بەڵام کاتمان کەمە زانم سەعات دەش پێم وابێت تۆ هینێکت هەیە پانەڵێکت هەیە کۆتا پەیامت بۆ کۆتا پرسیاری ئەمەش ئەم کۆنفرانسە بڕێنەوە سەر کۆنفرانسەکە چەند گرنگە ئەم جۆرە کۆنفرانسانە چەند واکەن ئاشنایەتی نێوان لێکۆڵەرەوانی ئێستا و خوێندکار و جیلی نوێ بە مەخطوطات و هونەری خەتخۆشی ئاشنا بکەنەوە ئەگەر کۆمێتێکت لەسەر ئەم بابەتە هەبێت. کۆتا قسەم ئێمە لەم وڵاتی خۆمانە لە سلێمانیا دارای چەندین دەستنووسی گرانبەهای پڕقیمەتین هەندێکیان لە بنەماڵەکان و هەندێکیان لە شوێن و دام و دەستگاکان وەک بنکەی ژین وەک کتێبخانەی ئەوقاف و هەندە شوێنی تر کە خاوەنی دەستنووسی یەتیمەین بەو معنایی کە تەنها لەم وڵاتی ئێمە هەیە لە هیچ شوێنێکی ترا نییە کە ئەم دەستنووسە خۆی بۆ خۆی سامانێکی نەتەوەی زۆر مەزنە کە حەقوایە لای لێ بکرێتەوە و گرنگی پێ بدرێ و شوێنێکی تایبەتی بۆ تەرخان بکرێ خەڵکان بهێنرێن پیشان بدرێن کە ئێمەش خاوەنی ئەم دەستنووسانین بۆچی دەستنووسی ئێمە لە وڵاتانەوە ئێمە داوایکەین بە چەندین واسطە ئەنجاش وەڵامانێن و کە خۆمان دەستنووسی لەمای کوور دەبراوەتە وڵاتانە ئێمە خۆبان بۆ هەوڵێک نەدەین کە ئەم نەوەی پێ ئاشنا بکەین. کۆتا قسەم ئەوەیە کە بڵێم ئەم دەستنووسانە کەسانێک نووسیان بەدڵێکی پاک نووسیان دوای 200 ئێمەی کرد بە خزمەتکاری ئەم دەستنووسە چەندین کۆنفرانسی تری ئەوەیە بۆ ئەگرین کە ئەمە ئەو پەڕی نەمریە بۆ ئەم دەستنووسانە. زۆر سپاس بۆ دکتۆر عادنان هەورامی مامۆستای زانکۆ سپاس بۆ کاتێک کە بێمت بەخشی. ئەزیزان کۆمەڵک ڤیتیمان ئامادەیە کە ڤیتیەکمان هەیە سەبارەت بە پێشنگای خستناڕووی کتێبەوە خۆشبەختانە لەم ماوەدا زۆر گرنگی پێدەدرێت ئەم پێشنگایە لە چەمچەماڵ و هاوکارانمان بۆیان ئامادە کردوین بابێکەوە بینەرین. کتێبخانەی بەختەوەر بە بەشداری ناوەندەکانی ئەدیبان ڕێنوێن چوارچرا گۆڵدن بوک بەختیاری واروان و ژمارەیەک ناوەند و دەستگای دیکە بامەبەستی گرنگیدانی زیاتر بە بواری خوێندنەوە پێشەنگایەکی کتێبی لە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ کردەوە. لە پێشەنگاکەدا زیاتر لە 1000 ناونشانی جیاواز بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی نمایش کران و بڕیارە پێشەنگاکە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامی هەبێت. بەڕای من زۆر گرنگانکردنەوەی پێشەنگانە لە پەیمانگا و زانکۆکانە بۆ ئەوەی خوێندکار بتوانێت بە باشترین شێوە لە کۆمەلگا دەربکەوێ و هەمیشە بتوانێت کتێب بخوێنێتەوە و هەمیشە خوێنەوار دەربچێت. زۆر باشە بەڕای من چکە کتێب هاوڕێی مرۆڤ و هاوڕێی هەموو تەمەنێکە ئەگەر بتوانی هەمیشە کتێب بخوێنیتەوە هەمیشە پێشکەوتوو ئەبیت. ئەوە شتێکی زۆر پێویستە بەڕای من چکە هەندێک خوێندکار هەیە توانێت دەرامەتی نییە ئەتوانێت بە بۆنیان پێشەنگانەوە کتێب بکڕێت و بخوێنێتەوە. نەوەک هەر لێرە لە هەموو شوێنێک کتێب هاوڕێیە ئەیتر خوێندکاربی یا کەسێکی ئاسایی ناو کۆمەلگا هاوڕێ ئەتوانی ئەگەر کتێب بخوێنیتەوە توانای خوێندنەوەت هەبێ بە شێوەیەکی گشتی سەرکەوتووە بی ئەبێتە هاوڕێت ئەبێتە مامۆستات. کتێب مامۆستایە باشترین مامۆستایە بەبێ دەنگی هەڵەکانە بۆ ڕاستەکاتەوە وەزایدەن ئاستی زانیاریت بەرزەکاتەوە ئیتر هەموو کتێبێک هەر کەسە لە بواری خۆیان. سەرپەرشتیاری پێشەنگاکەش دەڵێت ئامانج و مەبەستیان لەکردنەوەی پێشەنگای کتێب لە ناوەندی زانکۆ پەیمانگاکاندا بە کللتورکردنی خوێندنەوەیە لە لای خوێندکار. باسی لەوەش کرد هەوڵیان داوە ڕەچاوی باری دارایی خوێندکار بکەن و داشکاندن لە نرخی کتێبەکاندا بکەن. وەکو کتێبەکانیش چۆن بڵێ تقریبا 10 بۆ 11 دەستگامان کۆ کردێتەوە گوڵبژێری هەموو ناوەندەکانمان کردو هەموویمان کۆ کردێتەوە
ئەوەی ڕەچاوی نرخیشمان بە هەموو شێوازێک کردبوون من هەندێک کتێب بوون 6,000 بەپێی توانای ئێمەش کە ئێمە لە بڕی ئێمە کتێبە بڕێپارێکمان داناوە ئەمە جێمە لەم بکردنەوەی پێشتاگەوە زیاترکردنی خوێنەرە و هەندێک کتێبە ئێمە بازەرە دێنی ینی وەک چۆن بریم لە مایەکەی خۆمان کەمتر دەکەینەوە بۆ زیاتر ئەو کتێبە بڵاو بێتەوە و خوێنەرێکی زیاتر بڵاو بێتەوە بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا ئێستا تەقریبەن لە ماوەی 3 مانگا 3 پێشتاگەمان بەڕێ کردووە ساڵانە و بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بواری ڕۆشنبیری لە سنووری قەزای چەمچەماڵ چەندین پێشەنگای کتێب دەکرێنەوە و دەیان مەراسیمی ناساندنی کتێبیش بەڕێوە دەچن. لە ئێستادا بەهۆی سەرقاڵیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تا ڕادەیەکی زۆر هاوڵاتیان و خوێندکاران لە خوێندنەوە دوورکەوتونەتەوە. ئەم جۆرە پێشەنگایانە بە هۆکارێکی باش دادەنرێن بۆ ئەوەی خوێنەر و کتێب ئاش ببنەوە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لێ بەیزان وەڵا شتێک لەم لە دڵایە هەر ئەیڵێم هیوادارم تووشی کێشەش نەمەجاران نوکتەیەکە بۆ ئێوی دەوڵاو ماڵە قەنەفەیان هەیە مسەقەف بوون جا قەنەفە ئیتر بووەتە پێویستیەک لە کۆمەڵگا لە ماڵەکانە لە شوێنەکانە هەیە لە هاتوۆتە نێو شوێنی زۆر جار لە بەشێک لە کورسی و مێز و ئەمانی کردوێتەوە جا ئەم شوێنە دانیشتە مسەقەفانەیە لە سۆسیال میدیاوە هاوکارانمان پێم وابێ ڤیددیۆیەکیان بۆ وەرگرتوین باسی دروستکردنیەکەن ئێمەش دیمەنەکان و قۆناغەکانی دروستکردنی قەنەفە دەبینین. بەحقەت ئێمە زۆرمان دۆبین بە ئیشەکەوە ئێمە زیاتر گرنگی بە کوالیتیە دەین هەوڵێن لە ڕێی ناردە دەرەوەی ئەم بابەتە ئێمە کە چێتە دەرەوەی وڵات ئەبێ تۆکمەتر بێت ئەبێ بیر لەوەکەی تۆ چۆن بارکردن و داگرتن و ئەوەی تیەکەوێت ئەبێ احتیفازکەی بە کوالیتی بەرهەمەکەوە ئێمە بە تەڵیباتی خەڵک ئیشەکەین بەپێی قیاس و شوێن و داواکاری خەڵک ئیشەکەین و زیاتر لە 150 ڕنگمان هەیە و زیاتر لە 150 بۆ 100 مۆدیلیشمان هەیە. سپاس بۆ خوا خواستی قەنەفە زۆر باشە و بەرەو باشتری شەچێت خەڵکی ئێمە ئێستا وشیار بووەتەوە وازی لە هەنێ بابەت هێناوە کە لە دەروی وڵاتەوە یەتە ناو وڵاتەکەمان ئێستا خەڵک سوود لە بەرهەمی ناوخۆ بینێ چونکە ئەزانێت بەرهەمی ناوخۆ ئێستا لەم کاتەیە باشترە کوالیتی بەرزەوەکو ساڵانی ڕابردوو نیە خەڵک زانیاری نەبوو لەسەر شتەکان ئێستا بەرهەمەکان کوالیتیان زۆر باشە ئێستا خاصەتەن ئیشی ئێمە تەڵەبی زۆر زیاترە ینی ڕۆژ بە ڕۆژ تەڵەبمان زیاترە بێت سەرەتا ئێمە وەک پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە خۆمان هەر ئیشی خولیای ئیشی مۆبیلاتمانە ئێمە لە ساڵی 2009 لەناو ئیشی مۆبیلاتین و ئەم کارگەیە لە ساڵی 2010ەوە بە گەورەیش ئێمە دەستمان پێکرد و ئێستا فراوانتر بووە دەسپاس بۆ خواوەتە لە ئێستاە بۆ دەروی وڵاتە ڕات ینی لە سنووری عێراقا وا هەستەکەم یەکەم کارگەین کە بتوانین بەرهەمی خۆمێنین دەروی وڵات ئەمە چوارم بەرهەم و پێنجم بەرهەمیشمانە و لە دوای ئەم بەرهەمەشۆ تەڵەبی ترمانە بێت. حاڵی حازر 25 کارمەندمان هەیە بە وەستای تورک و وەستای کوردیشمان هەیە بە هەردوو وەجبەکەمانەوە تقریبا 25 کارمەندمان هەیە ئێستا ئێمە فکرەکانمان لە تورکیاوە هێناوە فکرەی تورکیمان هێناوە لێرە بە وەستای تورک ئیشی پێەکەین
وەستای تورک لێرە کارمان بۆکات بە فکرەی تورکی و بە موادی تورکی لە حقەتا بوونی ئەم کارگانە زۆر زەرورە. ئێمە وەکو خۆمان کە دانوشی شارەکەین خولیامان بۆ ئیشی مۆبیلیات و ئیشی قەنەفەی زۆرە و مێژووی ئیشکردنی ئێمە لە قەنەفەیە گەڕێتەوە بۆ ساڵی لە ئیشی مۆبیلیات ئاگەڕێتەوە بۆ ساڵی 2009 و دانانی کارگەی قەنەفەی سوڵتانی وڵاتیش مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 2007. ئێمە لە سەرداوە کە کارمان لەم مەعامەلەیە کرد بە شێوازێکی تۆکمە دەستمان پێکرد بە شێوازی دەستمان پێکرد کە ئیشەکەمان نەبێتە هۆی گلێ و گازندەی کڕیارە بەڕێزەکانمان. سپاس بۆ خۆش ئێمە ئێستا ئیشەکەمان لەناو خەڵکە معتەبەرە خەڵک سیقەی پێکات و لە دەرەوەی وڵات بۆ دەرەوەی وڵات هەناردەمان هەیە بۆ شارەکانی خواروی عێراق وەکو بەغدا و بەسرە و نەجەف و کەربەلا ئەو شوێنانە هەناردەمان هەیە بۆ ئەوێش سپاس بۆخوا لە ڕووی کوالیتی و لە ڕووی مۆدیلەوە ئیشەکەمان زۆر بەرەو پێشەچێت. بۆ وڵاتی بەریتانیا هەناردەیەکەین و لە فترەی پێشوویشە بڵێن فترەی پێش ئێستا بۆ وڵاتی ئەڵمانیا هەناردەمان کردووە بە بەڵگەی ڤیدیۆ لەلامانە کە لێرە ئیشی تاکراونێداوە وڵاتی ئەڵمانیا و ئێستا حاڵی حاضر تەڵەبێکی باشمانەیە بۆ وڵاتی بەریتانیا چەند نموزجێکی لێ ڕۆیشتووە ئێستا لە دوایەوە تەڵەبی بابەتی ترمان لێکرێت. ئێستا ئەم کارگەی ئێمە لەم شارەیە ئەمە لە ڕووی هەلی کارە و هەلی کارمان بۆ گەنجی ئەم شارە ڕەخساندووە و وەرچەرخانێکی گەورەشمان لەم شارەیە دروست کرد. بەڕاستی ئێمە قەنەفەمان بەم شارە ناساند و لەگەڵ ئەوەیشە ئەم کارگەی ئێمە هاوکاری یانێ وەرزشیەکەشەکەین ئێمە لە هەمان کات ئەم کارگەی ئێمە خزمەتی وەرزش و وەرزش دۆستانی شارەکەشەکەین. بۆیە بوونی ئەم جۆرە کارگانە ضروریاتە پێویستە ئەم کارگانە لە پێویستە ئەم کارگانە لە سەی سادەقە وجودی هەبێت. دەستخۆشیمان هەیە بۆ کەناڵی پەیامیش لە سەرەتای دروستکردبوونی مەعامەلەکە تقریبان 1-2 ساڵ دوای دروستبوونی مەعامەلەکەش هاتن دەنگ و سەدای ئەم مەعامەلەی ئێمەیان بە کوردستان ناساند دەستیان خۆش بێت جێدەستیان لە شارەکەیە بە تایبەت و لە سنووری سلێمانیشە بەگشتی جێدەستیان دیارە دەستیان خۆش بێت. İlk olarak Azerbaycan ve Türkiye'de çalışmaya başladım. من لە ئازەربایجان و تورکیا ئیشم کردووە. لە تورکیا کاک بەشدار وەستا نەسڕەدین خاوەنی کۆمپانیەکە هات بۆ لام و وتی خەڵکی شارەکەم حەزیان بە ئیشی جوان و کوالەتی بەرزە. ئێمەش ستافێکمان هێنا بۆ سید سادق و لە 2020ەوە من لە کوردستانم. خۆشحاڵم و ئیشەکانم زۆر بە باشی ئەڕوات. خەڵکی شارەکە زۆر لە کارەکانی ئەم کارگەی ڕازین و بەردەوام داوای مۆدێلی نوێ و کوالەتی باشمان لێ دەکەن. Kaliteli şeklinde müşterilere sunuyoruz. بەڵێ خۆشەویستان و عزیزان بەم شێوەیە پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین سرجەم بابەت و تەوەرەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە ببێت هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.